وارە سڵاوتان لێبێت ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئێمەیە بەڕاستی ئێستا چەند دیزاینەرێک پیا بوون وایان کردووە لەسەر سەرکۆی نمایشەکانی جلوبەرگی جیهانی جلوبەرگی کوردی نمایش بکەن. دیزاینەرێکی کورد لە هەفتە فاشنی لەندەن توانوێتی جلوبەرگە کوردیەکانی ترە و دیزاینانەی کە توانێتی لە جلوبەرگی کوردیا بکات لە هەفتە فاشنی نمایشی لەندەن لەوێ توانێتی نمایشەکانی خۆی بکات. چەندین جۆری پۆشاکی کوردی لەم هەفتە نمایشی جیهانی لەندەن نمایش کردو. ئەویش دیزاینەری بەناوبانگ خات و جوان بەدرخانە کە ئێستا بە سەردانە گەیشتۆتەوە کوردستان. ئەگەرچی فڕۆکە شتی واژ نییە بگەڕێتەوە بزانم جارێ گیری خواردووە لێرە ماوەتەوە بەڵام ئێمەش بەس دەرفەتمان زانین گفتوگۆیەکی لەگەڵا بکەین بزانین ئەم هەفتە فاشنی لەندەن کە بەشداری کردووە جلوبەرگەکان چی بوون، ڕەنگەکان چین، مۆدی ئەم ساڵ بۆ جلوبەرگی خانمان چییە. مۆدیل هەیە ساڵێک ڕەنگێک زۆر زۆر باو بێت، یعنی ئەم بەهارە کە جەژنەکانمان بەیەکوێ هەم جەژنی ڕەمەزان هەم جەژنی نەورۆز خەڵک زۆرتر جلی کوردی بێگومان خەڵک زیاتر جلی کوردیەکات. ڕێنمایی ئەم دیزاینەرە بۆ خانمان چێ بۆی بتوانن لە دیزاینی جلوبەرگەکانیاندا ڕنگ بداتەوە. خات و جوان بەدرخان بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندایە. جوان خان بەخێر بیتەوە و سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاو لێ بە خات و جوان. سڵاوتان لێبێ زۆر زۆر سپاس. منی شەروها سپاسی ئەم دەرفەتە جوانە ئەەکەم لەگەڵ ئێوەیە ئەمڕۆ ئینشاڵڵا تۆزێ سەبارەت بە دیزاین قسە بکەین. زۆر سپاس. زۆر سپاس خات و جوانجان. سپاس. دەمەوێت باسی هەفتە فاشنی نمایشە جلوبەرگی لەندەن بکەین کە تۆ لەنێو ئەم هەفتە فاشنەیە جلوبەرگی کوردیت نمایش کرد. پێمان بڵێ ئەم بیرۆکەیە چۆن هاو چۆن بوو بەشداریت کرد؟ وەڵا هەفتە نمایشەکە تەبعاً زۆر تایبەت بوو. من پێشتریش بەرنامەم هەبووە لە دەرەوە بەڵام ئەمەی ئەم جارە لەسەر ئاستی کوردستان بوو. یعنی ئێمە بەشێک بووین لەم هەفتە نمایشە گەورەی مەشهوری لەندەن کە کوردستان وەکو کوردستان من تاکە دیزاینەر ئەم بەرنامەم تەقدیم کرد. شتەکان زۆر زۆر بە جوانی پێشوازی لێکرا و چەند وڵات یان چەند وڵات بەشدار بوو. کوردستانیش بەشێکی زۆر گەورە بوو لەم نمایشە بە ئاڵای کوردستان کە گەورەترین و جوانترین بەشی نمایشەکە بوو خرایە سەر پلاتفۆرمی وڵاتانی دەرەوە لە لەندەن. زۆر باشە دەست خۆش بە خات و جوان. لەم هەفتە نمایشە چەند جلوبەرگی کوردیتان نمایش کرد هەروەها لەناو ئەو هەفتە نمایشە چ جلوبەرگێکیان بۆ منە زۆر تایبەت بوو زۆر گۆڕانکاریت بەسەرا کرد بوو یاخود تۆ خۆدیەکێکی لەو دیزاینەرانی کە حەز ناکەی گۆڕانکاری بەسەر جلوبەرگی کوردەواریا بهێنی؟ بەڵێ ئەوەی کە زۆر ئێمە 19 بە 19 قات دیزاین دابەزین. باشە بەوەی خۆم کە لەبەرم بۆ کاتە 20. بەڵێ من زۆر حەز ناکەم لەو وەکو ئامانژە و پێکرد من زۆر حەزم لێ نییە دەستکاریکردن یا شێوانی جلی کوردی دەستە خۆش ڕاستانایەتی خۆی بمێنێ. زۆر سپاس. تەبعاً دیزاینەکانی من بەرفراوانە بەڵام کە ئەگاتە ئەوەی کە تۆ جلی کوردی پیشانەیە من لەگەڵەوەیان نیم کە دەستکاری بکرێت یا بشێوێندرێ. باش لەو نمایش بەڵێ لەو نمایشەیە کە کردبوومان لە لەندەن ئێمە هەر 4 پارچەی کوردستانمان بارز کردبوو لەوێ واتان تێکەڵیەکە بوو لە جلوبەرگی هەر 4 پارچەی کوردستان لە نمایشەکەتدا ببوورە تێکەڵیەکە بوو لە جلوبەرگی هەر 4 پارچەی کوردستانیان بە جیاجیە مەسەلەن ڕۆژاوا باشوور باکوور ڕۆژهەڵات جلوبەرگی هەر 4 پارچەکەی تیا بوو وایە؟ بەڵێ تیای بوو ئێمە هەر 4 پارچەمان بارز کرد بوو لە ینی لە کوڕان و لە کچان بە تێکەڵی زیاتر کچان بوو و هەروەها هەر 4 پارچە بوو. بەڵێ مەسەلەن یەکێک کە زۆر زۆر تایبەت بوو نەزان بینەر کوردەکانی خۆمان لەوانێ دیقەتی ئەوان نابێت بەس ئەها لە چاو بیانیەکان ئەبووە بۆیان ڕوونکردنەوە ینی یەکێک لە کوڕەکان هەر 4 پارچەی کوردستان لەبەر کردبوو بێ ئەوەی بەسەم بینەر بزانێ
معدەم ئەوانەی خۆمان نەبێت کوردەکان باش هەر چوار پارچەی کوردستان لەو جلەیە لەو دیزاینە بارز کراوە. باشە خات و جوان ئەبینم ئەو کەسانی کە جلوبەرگە جوانەکانی بەڕێستیان پۆشیوە زۆرینیان کەسانی بیانین باسێکیەوەم بۆ بکە با بزانم ئەوان ڕابۆچینیان چی بوو لەسەر جلەکان تا چەند حەزیان بە جلی کوردیە کرد. بەڵێ وەکو مۆدێلەکان هەمویان بیانی بوون باشە و لە چەند وڵاتی جیاواز بوون ینی هەنێکی زۆریان کچەکان ئینگلیز بوون یان وڵاتانی تر بوون کوڕەکانیش بە هەمان شێوە تەنانەت مۆدلمان هەبوو کە خەڵکی کەریبیان بووە ینی زۆر لای من سەرنجڕاکێش بوو خۆیان زۆر حەزیان لە جلەکان کرد ینی زۆریان لا جوان بوو وای لە هەت بوو هەر خۆیان پێبایەوە پیاسایان پێ کرد و پێش نمایشەکە و دوای ئەوە شانێکیان ئەسڵەن جلەکانیان دا ناکە هەر وێنە و شتیان ئەگرت لەگەڵ کەناڵ کە ئێوەش لەوێ ئامادە بوون پێم نێرمان کاکتوانان لەوێ هەنی بە بەردەوام ڕسم و شت و ڤیددیۆ ئەمانیانە کرد زۆر بەلایەن و سەرنجڕاکێش بوو و هەنێکیان داوایان لێ کردم کۆنتاکتیان یان پەیوەندیان لەگەڵ ما بمێنێت و داواشیان لێ کردم کە تکایان لێ کردم کە لە مانگی نۆ دووبارە بێمەوە زۆریان لە پەسەند بوو حەزیان کرد ینی بە بەردەوام ئەو جێڵان لە بەرکەن زۆر جوان بوو لەلایەن دەستە خۆش بە خات و جوان بەڕاستی هەر خۆشمانەی بینین ئاری زۆر جوان و تایبەتە ڕەنگەکانیش کە هەڵەت بژاردون یەک لە یەکی جوان فەرماندوو نەبی. باشە جوان خان یەک پرسیارمان لا دروست بۆ زۆر جار منەڵم ئەم هافتە فاشنی یان ئەم نمایشی جلوبەرگانە ڕاستە ئێمە توانین کللتوری جلوبەرگی خۆمان پیشانی بێگانەیەک بین یان بیانیەک بین باشە لەوێ ئەکرێت کەسێک داوای ئەم جلانە بک بڵێ من حەزم لەو جلێەوە ئەمەوێت بیکڕمەوە یان چوزانم عینی ئەو جلم بۆ بکەی شتی وا هەیە لەم فاشنانە یان نا بەڵێ بە زۆری بەڵێ خەڵک هەیە مەسەم داوا ئاکە پرسیارەکە حەزەکە بیبینێ ئەوەی کە لای من سەرنجی ڕاکێشان لە دوای ئەم نمایشە معنی لە چەند شوێنێک من پەیوەندیم پێوە کراوە هەنێکیان ئەکتەرن مەسەن ئەکتەری بیانین داوای دیزاینەکانیان کردووە یانێ لە نزیکەوە بمبینن یا ئیشەکان ببینن داوای مەسەلەن پێی جوشتیان کردووە و ئەوەی ئەمە بەشێکیان بەشی دووەم کە لە لای من زۆر سەرنجڕاکێش بووم فۆتۆگرافەرەکانی بیانی ئەنوا ئاشکال فۆتۆگرافەری تیابوو لە وڵاتە جیاوازەکان بڕام پێ بکەن هەمویان فۆتۆسیشنی ئەم بەرنمەیان کردووە بۆیان نردومەتەوە و داوایان لێ کردوم کە تاگیان بکەم و لەگەڵیان بە بەردەوام بم لە پەیوەندیان بمێنین چونکە حتا لە شوێنەکان کە داشیان بەزانەوە نووسیانم ناوی کوردستانیان هێناوە ناوی دیزاینەری کوردیان هێناوە ناوی من لە دوای ئەو دیزاینەری کورد و لە کوردستان و چنەوە عجلێک دروست ئەکەن مەسەن نووسرا میدل ئیست ینی شەرق الئەوسەط دیزانی شەرق الئەوسەط و ناوی کوردستانیان هێناوە و زۆر بڵاویان کردەوە لە شوێنان و شتێکی تریش کە سەرنجڕاکێش بیتر نازەم ئەمە پرسیاری دوو هەم یاسێ هەمی ئێوە ئەبێیاننا بەڵام بەڵێ ئامانژە بەوە ئەکەم کە لە مەجەلەی ماگازینەکان 3-4 ماگەزین نامیان بۆ ینی بۆیان نردمەوە و بە تایبەت ماگازینی ڤۆک کە مەشهورە جێ لە کوردیە بەڵێ توان نۆزانم ئێوە پرسیارتان نەدەن خۆتان خۆشە ڤۆگێکێکە لە گۆڤارە بەناوبانگەکان ینی چاوەڕێواکەم بڵێ لە بەرگی گۆڤارەکەیە جلوبەرگێکێک لە مۆدیلەکان و ئەوانە بڵاو بێتە چاوەڕێەوەم بەڕاستی بەڵێ وەڵا ڤۆگ داوای کرد گۆڤاری ڤۆگ نەکتەنیا داواشی کردووە هەر خۆیان دیزاینەکانی من بە تایبەت دوانیان خستۆتە بەرگی لاپەڕبەرگی یەکەمی هینەکان مەگازینەکان بۆیان نردومەتەوە ینی فاشن هاوسی لەندەن بەڵێ فاشن هاوسی لەندەن هاوس ئۆف ئایکۆنز بۆیان نردمەوە کە دیزایانی کوردی دانەیەک کوڕان و دانەیەک چەند کشەکە جلی ڕۆژهەڵاتی لەبەرە ئەجا ئەو وێنەیە لەگەڵ کوڕێکی ترکە جری کاریبیانی لەبەرکەوتم هەر 4 پارچەی کوردستان تیای بارز کراوە ئەم دوو وێنەیە بڵاو کراوەتەوە
لە مجلەکان باش زۆر باش لە دەست خۆش گۆڤارەکانی بێ خات و وۆک. جوان بەڕاستی ئەم زۆر هەوڵانی کەسانی وەکو بەڕێستان ئەمانە مای شانازین بۆ ئێمەی کورد چونکە ئەتوانین لە ڕێگای ئەو جلوبەرگە جوانە کوردیانەوە دیسان کورد بە هەموو جیان بناسێنن. خات و جوان تۆ هەمیشەوە بەردەوام حەز بەواکەی کە دیزاینەکانت جیاوازتر بێ لە چاو کەسانی ترا و کارەکانی پێشووتری تۆشمان بینیوە بۆ ئەم هەفتە نمایشی کە ئەنجامتاننا لە لەندەن چ جیاوازیەکە بوو لە چاو جلوبەرگەکانی پێشووتر کە دیزاینت کردبوو؟ ئەو جیاوازەکەی ئەو بوو زیاتر ئیشی دیتەڵم زۆر ئیشتی دیتەڵمان زۆر کردبوو لەسەر جلەکان، ینی کاری دەستی زۆر کرابوو لە هەنێکی توان بڵێم 4-5 دانە و ئامان کردبوو. ئەمە بەش ئەو دوایەوە جلەکانم دابش کردبوو کلاسیک و فۆلکلۆر ینی کولتوری. مەسەلەن گەردی قەتان نابێ کلاسیکەکان زۆر ئیشی لەسەر کرابوو منەقێم و ئەم شتانە و ڕەنگەکان یعنی ڕەنگی بارز بوو تۆزێ مەلیکی بوو ڕەنگەکان مەسەن سەوزێکی مەلیکی مەسەلەن کاربۆنیەکی مەلیکی ینی تۆزێ کلاسیکتر بوو زۆر ملەوەن نەبوو ینی دوو ڕنگ بوو یان ئەو پەڕی سێ ڕنگ بوو ڕەنگی مەسەن ڕەش و ئاڵتونی لە قاتێک بارزمان کردبوو. باشە سپی مەسەلەن لەگەڵ خات و جوان باسی ڕەنگەکانەکەی بۆ بەهاری ئەم ساڵ تۆکو دیزاینەرێک پێشنیارت چییە بە تایبەتتر بۆ خانمان چ جۆرە ڕەنگێک ئەم ساڵ زۆر مۆدێتی بۆی کە خانمان بیکەن اینجا لەگەڵ ڕەنگەکە شاباسێکیۆم بۆ بکەم ساڵ مۆدیلی هەیە لەگە سەڵتەیە کەوایە کامیان زۆرتر مۆدی چی ترێندە؟ بەڵێ خۆی لە ڕاستیە هەنێ ڕەن هەیە مەسەن ساڵی پێشووتر زۆر مۆدەی بوو ترند بوو بەڵام لە جیلی کوردیە ناتۆنی مەسەن بڵێ بەس ئەم ڕەنە ترندە ڕاستە هەنێ ڕەنگ هەیە ترند ئەبێ لە هەنێ ساڵ و هەنێ مەسەن فترە بەڵام لە کوردی هەمیشە ڕەنەکان ماشەڵڵا ئەوە ڕەنگی جوانمان ئێستا ئەمەی خۆت کە لەسەر شاشە هەیە جوان خان پێما بێ ئاڵتونی و ڕەشت تێکەڵ کردووە و وڵای پرسیارەکەی منیش لەسەرەوە بوو ئەو کەسانی کە خۆیان دیزاینەرن جلوبەرگەکەی خۆیان لە هەمووی جوانترە یعنی جلوبەرگەکەی خۆتت لە هەمووی پێ جوانترە سێم شەڕەکە بۆ تەنێمەوە یان ئەوانەی تر هەمووی جوانن ئەوەی کە خۆت ئێستا لە بەرتایە لەم نمایشەیە ئەوەی جەنابەت جلوبەرگەکەی خۆت جلوبەرێکی لە هەمووی تایبەتترە بەلای خۆتەوە یان جیاوازی نییە لەگەڵ ئەوانی تر هەمووی تایبەتن من هەمویانم لا تایبەتە بێچەوانەوە من زیاتر مەسە عرضمان ئەبێ زیاتر تەرکیزە کەمە سەر مۆدێلەکان ینی ئەوان جوانتیرینەکانیان لەبەر بێ من زۆر خۆم بارز ناکەم یعنی بۆ ئەو هەر لەبەر ئەوش بۆ کە ڕەنگی ڕاستە ڕەنگی ڕەش و ئاڵتونی ڕەنگێکی زۆر زۆر ینی کەشخەیە و مەلیکێ لە لای من بەڵام ینی قورساییەک ئایا بە ئیشەکە بۆی ئەم ڕەنگەم هەڵبژارد کە تەرکی زیاتر لەسەر مۆدلەکان بێ نەک لەسەر خۆم لەسەر ئاوا بێ نەک لەسەر اینجا ئێستا پێمان بڵێ و پرسیاری لانەکە وتی بۆم ساڵ ڕەنگەکان هێلە کەوا ساڵتە چوزانم ترند کامیان ترندن با شتێکی دیژی زافەکەم لەسەر پرسیارەکەی لانە بۆ کوڕ متەوە چکە دیزاینەری کوڕانیشی جلوبەرگی کوڕانیش بۆ کوڕ ئەم ساڵ مۆدێلی چیە؟ وڵا ئەو ڕەنانەی کە ئەم ساڵ زۆر باوە بۆ کوڕان لەبەرەوەی کە مەسەلەن کورد ئەم ساڵ زۆر ینی دەرکەوتووە لە میدیاکانە بەداخە بەهۆی ئەو وەز ئەو شتێکە بووە بەڵام ئەمە سوودێکی بۆ ئێمەی کورد هەبووە کە زیاتر کورد دەرکەوتووە اینجا من مەسەن ئەو ئەگەر بێ دیقەتان نابێت لە جلی یەکێک لە کوڕەکان مەسەلەن پشتگوێنی کوڕەکە وەکوهی ڕۆژ ئاوا و هینەهی باکوورم بەکارهێنا ئەو ڕەنە جوانانم تەنسیق کرد لەگەڵ مەسەڵەن قاتێکی قاوەیی ڕەنگە تۆزێک گەرمەکان بۆ کوڕان ئەم ساڵ زۆر بەلای من باوە زۆر جوانە بۆ خانمانیش طبعاً کوڕان ڕەنگی شین و ئەمانەش هەن کە زۆر جوان شین سەوز ئەمانە بەس ڕەنگە گەرمەکان ئەم ساڵ زۆر باوە بۆ کوڕان سەبارەت بە خانمانیش بە هەمان شێوە بەڵام زۆر ڕەنگی شەرابی ئاڵتونی سپی تۆزێ مۆر سەوز ئەمانە شتی زۆر شتی باون ئەم ساڵ و
ڕەش و ئاڵتونی زۆر زۆر باوە. ئەمانە ڕەنگە گەرمەکانە نەمانی کە تۆ باسێکی وانە هەستم کرد کاڵت بەکار نێنەوە تۆش ئەو هەستت کردوانە جوانخان کاڵ بەکارین تەنها سپی لە دەرچێت. بەڵێ ئەزانی چی کاڵ لە کاتێ بەکارێنم کە مەسەن شتێکی تایبەت بێ مەسەن یەکێک لە هینەکانم دیزینەکانم دوانیان یەکیان سپی بوو لەگەڵ مەسەن ئەکسسوارات و کاری دەستی سیلڤەر مەسەلەن ئەمە بەداخۆ کچەکە نەیتوانی تاراکە بکە چکە تاراکە نزیکەی 2 مەتر درێژ بوو بەلایەوە قورس بوونەی کرد ئەمە بووکەکە بوو مەسەلەن بۆیە لەمە کاڵ سپین بەکارهێنا دانەیەکتر کرێمی و ئاڵتونی بوو ئەوەش زیاتر بۆ بارزکردنی شتی مەسەلە ئاڵتونی لە ناو جلی کوردیە و کڵاوەکەشی ئیشی دەستی بوو بە هەمان شێوە کرێمی و سپی و ئاڵتونی زۆر بەکار هات بوو ڕەنەکانی تر مشکل بەکارم هێنا ینی هەوڵەما بوو زۆربەی ڕەنگەکان لە دیزینەکانە هەبێت باش و دانەیەکی تریشمان هەبوو یەزیدیەکە بوو کە ڕەش و ئاڵتونی ڕەش لەگەڵ ئاڵتونی لەگەڵ سپی تەمان هەر وەکو جلی خۆیان لەسەر ڕنگ و جلی خۆیان دیزینی خۆیان ئەو دیزینەمان کرد. باشە جوانخان پرسیارێکی من وەکو گۆتا پرسیار کە زۆر مەبەستمە بەڵامەکەی بزانم ئایا ئێمە تاکە میلەتین کە بەپێی ناوچە جلۆکانمان جیاوازە بۆ نمونە بەپێی جلوبەرگی باشوور جیاوازە لە ڕۆژەڵات جیاوازە لە باکوور جیاوازە لە ڕۆژاوە باشە بەڵام تاکە میلەتین هەستەکەین ئاساییە من نیسە جلوبەرێکی کوردی ڕۆژاوە لە باشوورە پۆشم هی باکوور لە باشوورە پۆشم لە باشوور جلوبەرگی ڕۆژەڵات لە بەرئەکات بۆ گەلانی تریژ ئەگەر بەپێی زانیارەکانی جەنابەت بە هەمان شێوازەیان نەخێر ئەڵەن هەر ناوچۆ بێ دەستوری خۆی بەکاربێنێ یعنی چەند گرنگە ئێمە ئەو تێکەڵاییەمان هەیە. بەلای من شتێکی زۆر تایبەتە نەخێر لە نەتەوەکانی تر ناڵم هەمووی بەڵام زۆربەی نەتەوەکان هەر منطقە و شوێنی جلی خۆی هەیە هەر شوێنێک و بەسی خۆی لەبەرەکە مەسەن لەکلەوانە من لە وڵاتی نەرویج ئەژیم ئەوان هەر بەش و هەر منطقی لە شار بۆ شار مەسەن شوێن بۆ شوێن تەنیا جل و ڕەنگی خۆی لەبەرەکە ئەم شتێکە لە ناو میلەتی ئێمەیە هەیە لە کورد کەم ینی بە تێکەڵی جلی یەکتر لەبەرەکەین یا ستایلی شارەکان و منطقەکان لەبەرەکەین یعنی شتێکی زۆر یەکێتی کورد پیشانەیە زیاتر ئەو ئیحتیمامی کورد پیشان ئەیە کە ئێمە چەند ئیحتیمام ئەین بە یەک گرتووی و بە یەکەوە ژیان ئەو شتێکی زۆر تایبەتە بەلای من زۆر ڕاستە دەست خۆش بە خات و جوان سپاس بۆ ئامادەبوونت بە شازێکی ڕاستە خۆ لە ستۆدیۆکانمان لەولێرەوە لەگەڵمان نبووی هیوادارین هەمیشە بۆ بەردەوام بەکارە جوانەکانت جارێکتر خزمەت بە کوردانی هەم دەرەوەی وڵات و هەم لای خۆشمان بکەیت دووبارە سپاس بۆ زۆر سپاس بۆ خات و جوان بە دەرخانی دیزاینەر زۆر بەڵێ زۆر سپاسدانەکەم منیشە ڕاستپاسیم دەرفەتە جوانە ئەەکەم ئیشاءڵڵا لە ماوەیەکی زۆر نزیک لە مانگی نۆ دووبارە عرضمان هەیە لە لەندەن و ئەمجارە لە ئەمریکا لە دوو شوێن لۆس ئانجلس و نیویۆرک و چەند وڵاتی تریش دوای ئەوە هەم بامان شێوە تۆزەی لەوانەیە جیاوازتر بە ئاڵای کوردستاندا ئابەزین دەستە خۆش بە دووبارە یەکێک لە سمبلە جوانەکانی کوردایەتیمان جلوبەرگە بە تایبەتیش ئەم دیزاینەرانە بتوانن لە دەرەوە ئاوا بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە بجلوبەرگە جوانەیە کوردیەکانمان پیشانی دنیا بدەن ئەمە بۆ خۆی کوردایەتیە بەدڵنیاییەوە ڕاستە.